دامەزراوەی کۆبەستی کۆمەڵایەتی نیشتیمان ئەمڕۆ لە شاری ڕانیە کۆڕبەندێکی ساز کردووە کە بەشێکی زۆری کەسایەتە دیارەکانی هەرێمی کوردستان چین و توێژە جیاوازەکان بەرپرسانی حیزبی و حکومی هاوڵاتیان چالاکوانان لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەشداریان لەم کۆڕبەندەدا کردووە بە ئامانجی گفتوگویەکی پێکەوەی لە پێناو هێنانەکایی یان پتەوکردنی ئاشتی کۆمەڵایەتی لە ئێستادا دەستی پێکردەوە و پانێڵەکانی بەڕێوە دەچێت. من لەگەڵ خات و ماردین جەلال سەرۆکی دامەزراوەکە قسە دەکەم زانیاری زیاتر لە بەڕێزیان وەردەگرم. خات و ماردین، ئامانجتان چییە لەم کۆڕبەندە؟ ناوەڕۆکەکەی چییە؟ سپاسی کورساتی عزیزەکەین بۆم دەرفەتە جوانە کە دروستان کرد. ئێمە وەکو کۆبەستی کۆمەڵایەتی نیشتیمانی خەمخۆرانە و دڵسۆزانە بۆ پرسە نیشتیمانی و کۆمەڵایەتیەکان دەستمان پێ کردووە. ئەلبەت ئامانجەکانیشمان لەو چوارچێوەیە لەبەرەوە پێمان خۆش بوو کە ئەمڕۆ پێمان باش بوو وەکو زەڕورەتێک کە ماوەیەکی زۆر ئیشی لەسەرەکەین بتوانین لە ڕێگەی یەکگوتاری کۆمەڵایەتیەوە ئەم پرۆژانی خۆمان ڕوون بکەینەوە، چونکە یەکگوتاری کۆمەڵایەتی بناغەیەکی باشە بۆ ئەوەی کە بێ ئەوەی هیچ جیاوازیە بکرێت لە بینی ئایدیا و ئاینەکانە کۆمەلگایەک دروست بکەین کە پڕ بێ لە ئاشتەوایی لە تەبایی لە یەکتر قبولکردن. ئەمانجی سەرەکی ئێمەش بۆ شێوەیە کە لە ئێستا ڕێخستنێکی کۆمەڵایەتی بۆ کۆمەلگای کورد پێویستە، ئەمەش لە ڕێگەی کۆبەستی کۆمەڵایەتی نیشتیمانیەوە مەسەرەبێت. خات و ماردین، ئەمانی کە لەم کۆڕبەندەدا بەشدارن چێن زیاتر و زیاتر ئەو تەوەرانەی کە گفتوگوی لەبارەوە دەکەن لە چوارچێوەی پێکەوەژیانی ئاشتی کۆمەڵایەتی؟ سەرەتا من حەزەکەم باسی ئەوە بکەم، ئێمە ئەم کۆڕبەندیە ئەو کەساتیانی کە بانکێشمان کردوون هەموو چین و توێژەکانی تایە، چین و توێژە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئەوانەی کە خۆیان دەسەڵاتیان نییە بە فعلی بەڵام بە شێوەیەکی سروشتی خاوەن دەسەڵاتن لە کۆمەلگایە، مامۆسایانی ئاینی کە بە وتارێکیان ئەتوان زۆر کاریگەری لە سەحەڵی دروست بکەن، سەر و کۆزەکان بە هەمان شێوە کە قورسایی هەیە قسە و وتەکانیان، جگە لەوانە ڕێکخراوە مەدەنیەکان هەروەها بەرپرسانی حکم و حیزبیش بانکێشکراون. ئێمە شاری ڕانیمان هەڵبژارد بۆ ئەم بابەتە، چونکە شاری ڕانیە شارێکی زۆر تایبەتە، ڕێگی نیشتیمانی بوونی تیا هەیە و دەرگای خۆشی ئاوەڵا کردو بۆ کۆبەستی کۆمەڵایەتی نیشتیمانی. ئێمە لەو چوارچێوە ئەمانەوێت ڕێخستن کۆمەڵایەتیەکان کە میکانیزمی جێبەجێکردنەکەی کەساتی کۆمەڵایەتیەکان خۆیانن، سەرۆکی هۆزەکان بە تایبەتی لەگەڵ مامۆسایانی ئاینی، بەڵام بە ریفۆرمێک وا بڵێن تازەکاریەک لەناو یەکەی عەشرەتەکانە. تۆ بڵێ توونەڵێیت ئێستا ئەمانە ڕێخستنێکی حازرن بۆ کورد کە ئەتوانین ئیشان لەسەر بکەین و کۆتایی کەشە کۆمەڵایەتیەکان بینیتایە. خات و ماردین کە لەگەڵ مامۆی سپاس دەکەم. هەژار وەکو سەرۆکی دامەزراوەکە باسی کرد بە ئامانجی دروستکردنی گفتوگویەکی کۆمەڵایەتی ئەم کۆڕبەندەیان لێرە ساز کردووە، کەسایەتیە دیارەکان مامۆستایانی ئاینی بەشدارن، هەر یەکیان ڕاو سەرنجی خۆی لەبارەی کێش و گرفتەکانی کۆمەلگا لەبارەی ئاشتی کۆمەڵایەتی پێکەوەژیانی کۆمەڵایەتی گفتوگۆ دەکەن و ئەمانە دواتر کاریان لەسەر دەکرێت.